بینەران و بیسەرانی عزیزی تلێڤیزیۆنی ڕۆژهەڵات گەرموگەشترین سڵاوەکانی ئێمەتان پێشکەش. ئازیزان لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ئەمڕۆ تا کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان لەگەڵمان بن. یان لە دەستانی لایەنگر و دۆستێکی کۆمەڵە لە شاری هەولێر بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە بەداخەوە ڕۆژی دووشەممە 20 ڕەشەمە حەمدوڵڵا موشیرپەنایی لایەنگری کۆمەڵە لە شاری هەولێر با ڕووداوی هاتوچوو گیانی لەدەستدا. حەمدوڵڵا موشیرپەنایی ساڵی 1363 هەتاوی لە شاری قوروە و لە بنەماڵەیەکی شۆڕژگەر لەدایک بووە. ساڵی 1397 هەتاوی با ڕیزەکانی کۆمەڵە پەیوەست بوو دوای ماوەیەک بۆ ئەوەی بتوانێت یارمەتی ماڵی بنەماڵەکەی بدات لە هەولێر دەستی کرد بە کارکردن. بەڵام وەک لایەنگر و دۆستی کۆمەڵە هەر پەیوەندی خۆی لەگەڵ کۆمەڵە نەبڕی. جێگەی ئاماژەیە برایەکی ئەم هاوڕێیەمان بە ناوی عەبدوڵڵا موشیرپەناهی ناسراو بە عەبەی قوروە کە پێشمەرگە و ئەندامی کۆمەڵە بوو ساڵی 1377 هەتاوی و لە سەردەمی تیرۆرەکانی ڕژیم لە کوردستانی باشوور بەدەستی بەکرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی تیرۆر کرا. لەلایەن کۆمیسیۆنی ڕاگەیاندنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی کاک حەمدوڵڵا موشیرپەنایی ناسراو بە ئارمان دەکەین و بەشداری خەم و پەژارەیانین. چالاکێکی کرێکاری لە شاری سنا دەستگیر کرا. بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی یەکشەممە 18 ڕەشەمە تۆفێق محەممەدی چالاکی کرێکاری دانیشتووی شاری سنا لەلایەن هێزە ئەمنیەتەکانی ئەو شارەوە لە شوێنی کارەکەی و لە کاتی کارەکەی دەستگیر کراوە و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. تا ئێستا هۆکاری دەستگیرکردنی ئەم چالاکە کرێکاریە دیار نییە و هەروەها سەرەڕای هەوڵی بنەماڵەکەشی بەڵام هیچ زانیارییان دەست نەکەوتووە لە شوێنی دەست بەسەربوون و هۆکاری دەستگیرکردنی. دەستگیرکردنی شارۆمەندێکی تری پیرانشاری بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی شەممە 18 ڕەشەمە شارۆمەندێکی پیرانشاری بە ناوی عەبدولسەلام حوسێنی تەمەن 29 ساڵ کوڕی پەرویز کە دانیشتووی گەڕەکی فەرهەنگیانی ئەو شارەیە لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە دەست بەسەر کرا. سەرەڕای هەوڵ و کۆششی بنەماڵەکەی بۆ زانینی چارەنووسی کوڕەکەیان بەڵام تا ئێستا چارەنووسی نادیارە و نازانرێت بە چه تۆمەتێک دەستگیر کراوە. جێگەی ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا دوو شارۆمەندی تری پیرانشاری بە ناوەکانی عیزەت مەحموودی و قادر مەحموودپور لەلایەن هێزەکانی ئیتلاعاتەوە بە شێوەیەکی سەرڕۆیانە دەستگیر کران و تا ئێستا چارەنووسیان نادیارە. کچێکی ئیلامی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمە کچێکی 16 ساڵە لە ئیلام بە ناوی نەدا ئیسماعیلی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. دەوترێت ئەم کچە مێرمنداڵە بەهۆی کێشەی بنەماڵەی و دەمەقڕە لەگەڵ باوکی لە کۆگای ماڵەکەی خۆیان خۆی هەڵواسیوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. کێشەی خێزانی، کێشەی ئابووری و کێشەی کۆمەڵایەتی هۆکاری سەرەکی چوونە سەرەوەی ڕێژەی خۆکوژین لە ئێران و کوردستان. چاندنی بەڕوو لە گوێزەکوێرەی مەریوان بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمە ژمارێک لە قوتابیەکانی قوتابخانەی گوێزەکوێرە بە هاوکاری مامۆستایان و ژمارێک لە چالاکانی مەدەنی و ژینگە پارێز دەستیان کرد بە چاندنی بەڕوو لە کوێستان و شاخەکانی ئەو گوندە. چالاکانی ژینگە پارێزی مەریوان وێڕای بڵاوکردنەوەی ئەم هەواڵە ڕانگەیاندووە مەبەستیان لەم کارە لەگەڵ ئەوەی دەیان هەوێت مناڵان لەگەڵ ژینگە ئاش بکەنەوە وایان پەروەردە بکەن کە ژینگە بپارێزن. هەڵمەتی چاندنی بەڕوو لە بناری کێوی ئاربابای بانە بەپێ هەواڵێکە بە ناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی سێشەممە 21 ڕەشەمە هەڵمەتی بەڕووچاندن لە بناری ئاربابا بەڕێوەچوو. لەم هەڵمەتەی بەڕووچاندندا ڕووبەرێکی بەرچاو لە بناری ئاربابا بەلای پیرمراو بەڕووی لێچێنرا. ئەم هەڵمەتە لەلایەن ناوەندی ژینگە پارێزی پاژینەوە بە مەبەستی پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان ڕێکخرابوو. کاناڵی فەرمی ڕێکخراوەی ژینگە پارێزی پاژین لە تەلێگرام لەم پەیوەندەدا داوای لە خەڵکی بانە و لایەنگرانی ژینگە کردووە کە هەوڵی پاراستن و گەورەکردنی ئەو بڕوانە بدەن تا بەباشی گەورە ببن. بینەرانە و بیسەرانی عزیز لێرەدا و بەم چەشناتی نەکۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا پێگەیشتنەوەی دووبارەمان ساغی و سڵامەتیتان ئاواتمانە.